پرسە و سەرخۆشی لە خزمانی کاکەی لە هێزی پێشبەرگەی کوردستان لە خەڵکی کوردستان لە شاری قارەمانی خانەقینەکەین ومێد بەکەین ڕێگەمان بدەن هیچ بین دێهاتەکان پارێزین بچینە ناو دێهاتەکانەوە بیان پارێزین خۆتان نەزانن ساڵانێک ئێمە قوربانیمان داوە لە پێناوی ئارامی ئەو منتیقەیە ئەو کاتێ ئێمە لێرە بووین عەرەبیشمان پاراست تورکمانیشمان پاراست کوردیشمان پاراست هەموو مەزهەبەکانیشمان پاراست بەبێ ئەوەی کە زەرەر بکە بەڵام ئیستاکە ئەبینی هەمووی لە خەتەرایە بە تایبەتی کورد بە تایبەتی کاکەیەکان ئەوەتانێ لە منتیقەی داخۆغ لە خەتەران لە منتیقەی خانەخین لە خەتەران لە منتیقەی مەندەلی لە خەتەران ئەرزەکانیان داگیرەکرێت تعریب دەسی پێکردو جارێکی تر ومێ دەکەم لەم ماوەیە بەرهەمی ئەو داواکاریانەی ئێمە ببینین و خەڵک لەو ئێرهابە ڕزگار بکەین ڕێگەمان بدەن بۆی خەڵکەکانی خۆمان پارێزین.